لە دوای بڕیاری خانەنشینکردنی ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی، ئێستا مامۆستایانی ئاینی خۆبەخش چاویان لەوەیە دوای زیاتر لە 10 ساڵی خۆبەخشی دابمەزرێن. بەڵام بڕیارێک درراوە کە ئەو مامۆستا ئاینیانەی خانەنشین دەکرێن دەتوانن دوای ئەوەش لە شوێنی خۆیان بە خۆبەخشی بمێنەوە. ئەوەش خۆبەخشانی نیگەران کردووە. جەنابی وەزیری ئەوقاف لە کۆبوونەوەکانی پێش سەری ساڵدا وعدی بە مامۆسایانی خۆبەخشدا بوو کە هەر کاتێ مامۆسایەکی هەروەردە بکرێنە گرێبەست یاخود دامەزراندن، مامۆسایانی خۆبەخش ڕاستە و خۆ لە دوا ئەوان دابمەزرێن و گرێبەستیان بۆ بکرێ. دیارەکە ئەم وعدە منحەیەک بڕایەوە هەتاوەکو سەری ساڵ قەراروا بوو لە سەری ساڵە مامۆسایان بکرێنە گرێبەست، بەڵام ئەوە تا سەری ساڵیشمان تێپەڕان، ئەوە مانگی دووشە، بەڵام تا ئێستا دیارەکە هیچ دەنگێک نییە. هەمانە ئیشەکە، هەمانە دوکانارێکی دوکانارێکە، سا من خۆم ماوەیەکی دوکاناریم کردووە زۆر، یعنی هەمانە ئیشی کرێکاریەکە هەیە، لە علووە ئیش و کار هەیە، دوکانی مریشکی داناوە هەیە، سایاق تەکسیە. بەڕاستی ئەگەر ڕاستی بوێ ئەمانە هەمی دوورکەوتنەوەیە ئەو کەسە لە ئەسلی ئیشەکەی خۆیە، چونکە ئەسڵوانیە ئەو کەسە میشە بکە. ئەسڵ وایە حکومەتی هەرێمی کوردستان ئەم مامۆستایە کە چەند ساڵ ئەخوێنێ بە حەقی خۆی شەهادەیەکی بەدەستێناوە لە شوێنی خۆیان داینێ ئیشوکاری خۆی پێ ڕاستپێرێت. ڕاستی حکومەت ئێستا بەیاننامێکی تازی دەرکردووە کە زۆر لە پێچەوانی مەسلحەتی مامۆسایانی خۆبەخشە. ئەویش بەیاننامەکە ئەوەیە کە مامۆسایان ئەتوانن لە دوای تەواوبوونی تەقاوتیان ئەتوانن لە هەمان مزگەوتی خۆیان بە ئیمامەت و بە پێشنوێش لە ناو مزگەوتی خۆیانە بە خۆبەخش دووبارە داوام بکەنەوە. ئەمە لەبەر ئەوەیە کە بەڕاستی تاعینات نەکرێت، دامەزان نەکرێتەوە مامۆسایانی تر. ژمارەیەک لەو مامۆستایانە لە بەردەم ئەوقافی سلێمانی کردبوونەوەیان ئەنجامدا و داوا دەکەن دابمەزرێن، بەڵام ئەوقافی سلێمانی دەڵێت دامەزراندنیان لە ئەستۆی وەزارەتی داراییە و ڕەزامەندی ئەوانی پێویستە. بۆ کاری نەبوونی پارەش ڕەنگە ئەمە لە ئێستادا مەحاڵ بێت. طبعا ئەگەر بکرێن گرێبەست ئەوەی کە ماستەرە 850,000 ئەوەی کە عقدە نازان 500,000 زیاترە، نازان بیزڵە بچەنەیە. دیارە دکتۆرا بەر زیاتریشە، چکەم خۆبەخشە مامۆسانی خۆبەخشتیانە چەندینی تایە کە دکتۆرا هەیە، چەندی تایە کە ماستەریان هەیە، زۆرێکیان بە کەلەرۆسیان هەیە و ئەوە بەو شێوەیە. لەبەرەوە کولفەیەکی کەمنیە ئەویش، یعنی بلانی کەمۆ نزیکەی ملیارونیوێکی لەوانەیە بوێت. دەبێ ڕەزامەندی وەزارەتی دارایی وەربگیرێکە عەجز دروست نابێ بە تەخسیسات و طبعاً دیارە قسان لەگەڵ کرا با جەنابی وەزیر و کەمە کە داواکانی ئەوانمان بەرز کردوێتەوە، ئەوانش داواکانیان بەرز کردوێتەوە بۆ وەزارەتی دارایی، لە ئێستادا ناتوانێت ئەو بڕە تەرخان بکرێ، ئەوەی کە بە ئێمە گەیشتووە. لە هەرێمی کوردستان 2000 مامۆستای ئاینی خۆبەخش هەن، 1500 لەوان مانگانە 250,000 دینار هاوکاری دەکرێن و ئەو 500 کەسەی دیکەش هیچ. هەیانە زیاتر لە 13 ساڵە خۆبەخشە و بەکرێکاری و شاگردی بژێوی خێزانەکانیان دابین دەکەن، بەڵام حکومەت ئامادە نییە دایان بمەزرێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.